خوشکە نەرمین موفق فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دادنا نەرمین. مامۆستاگیان وڵای پرسیارێکمان هەبوو ئەگەر ڕۆژووی ڕەمەزان خەرزاردی ئایا فدیەکەی بە پارە بێ یا خواردن بۆ ژنی دووجان کە بە ڕۆژوو نەبوو بێ بە پارە یان بە خواردن؟ بەڵێ. ئەی بۆی نەگیراوەتەوە هیچ عوزرێک هەیە کە بۆ نەگرتنەوەی؟ وڵای ینی ئەم ساڵی سابێتە ساڵی بەسەر ئیترام ڕەمەزانە بێتە ساڵێ آخر لە مەسافی ئەم یان زەمانگی ڕابردوودا ئەم خوشکە باشە هیچ دەرفەتێکی نەبووە بەهۆی نەخۆشیەوە بووە بەهۆی مناڵەکەیەوە بووە بەهۆی چیەوە بوو نەیتوانێت فتا فترێکی زۆر شیری پێیاوە ئەڵێ نەمگرتوێتەوە آخر عەمدەن نەیگرتوێتەوە یان هەر بۆی نەگیراوەتەوە دووشتی لێک جیاوازن خاتو نەرمین وەڵایی بۆی نەگیراوە نەیگرتوێتەوە عەمدەن نەیگرتوێتەوە دیارە تەندروست باش بۆ ئینشاڵڵا بەڵام عەمدەن نەیگرتوێتەوە حکومەکەی جیاوازە چونکە ئێمە قەزامان هەیە ئینسانێک کە ئافرەتێک قەزای بۆ نەکرێتەوە بە پێی مەسەبی ئیمامی شافعی جارێ نابێ پەنابەرێتە فیدیە ئینشاڵڵا لە درێژەی بەرنامەکەدا بەسەر چاو بۆ دڵ دەکەمەوە. باشە خاتون نەرمین خوشکە باشەکەم دادە نەرمین سەرچاو خواگەدار بێ خوارد لەگەڵ بێ خوارد لەگەڵ بێ سەرچاو خوارد لەگەڵ بێ خوارد لەگەڵ بێ سەرچاو. خوشکە نەرمین فەرمووی ئافرەتێک کە ڕۆژووی ڕەمەزانی بەهۆی حەملەوە لەسەر بوو ئەمە دوو بابەتە. ئافرەتێک دوای منداڵەکەی کە بوو مانگی ڕەمەزان لە ناویا بوو ڕۆژەکانی بەشێک یان هەمووی بۆ نەگیراون یان زەمانگی لەبەردەستایە وا حسابکە شەژمانگی یەکەم شیری داوەتە منداڵەکەی بەڵام لەوە دووە کە منداڵ فێری خواردن بوو شەژمانگ یان بۆ نمونە پێنج مانگ چوار مانگی تری لەبەردەستا ماوە چوار مانگێکی لەبەردەستا ماوە ڕۆژەکان ناوبەناو قەزا بکاتەوە. ئەگەر عەمدەن بە تەمەڵی قەزای نەکردنەوە ئەوەی ئێستا لەم ساڵی کە دوای ئەم ڕەمەزان هاتەوە دەبێت ئەم ڕەمەزانە بە ڕۆژوو بێ دوای ئەم ڕەمەزانە لە مەسەبی ئیمامی شافعیدا ڕەحمەتی خوای لێ بێ دەبێت قەزای ڕۆژەکانیش بکاتەوە شەر نیە بەسەریەکەوە ناو بەناو حتا یان زەمانگی داهاتووتر قەزای ڕۆژەکانی بکاتەوە و مادام ساڵێکی بەسەراتیە پاڕی ڕۆژانەش خواردنی هەژارێک بدا جایان 3500 4000 بدا لە زیاتی بە پارە هەربیدا دروستە و دەتوانێت ڕۆژی 2 کیلۆ برنجیش بداتە ماڵە فەقیرێک هەر دروستە لە زیاتی هەر ڕۆژێک هەر کامێکیان بێ دروستە واتە مادام بە عەمدەن ڕۆژەکەی نەگرتەوە لەم 4-5 مانگەی کە لەبەردەمیا بوو دوای شیر خواردنی منداڵەکە لە 6 مانگی مدار فێڵی خواردنیش دەبێ ئەو قورسایی لەسەر دایکی نامێنێ و دەتوانێت شیری خواردنی تری بداتێ مەجای هەبوو نەیگرتەوە عەمدەن نەیگرتنەوە ئەبێ ساڵی داهاتوو هەم ڕۆژەکان بگرێتەوە لە مەسەبی ئیمامی شافعیدا هەموو ڕۆژێکیش فیدیەیەکیش بدە بەڵام زانایانی تریشمان هەن بە ئەم فتوایاشدامەوە بدە من دایمە حەزم لە شتی ئاسانکارە زانایانی تر دەفەرمون مەسەبی ئیمامی شافعیش ئەوەیە ئەگەر بێت و بەهۆی نەخۆشیەوە جستی لاواز بوو هەستی بە ماندووبوون دەکرد زەختی هەبوو شەکرەی هەبوو تەنگە نەفەسی هەبوو ئەرکی قورس دەبوو کە بە ڕۆژوو دەبوو هەستی دەکرد ناتوانێت حەقی ماڵ و مێرد و منداڵەکەی بدا مەلۆتکەکەی جوان خزمەت بکە خوا عوزری قبوڵە هەر فیدیەکەی بدا کافیە هەر فیدیەکەی بدا کافیە. هەندێک زانایانیش دەفەرمون ئەگەر عەمدەنیش قەزای نەکردەوە کە زانایانێکی کەمن هەر دەفەرمون فیدیەکە کافیە ڕۆژی 2 کیلۆ برنج 2 کیلۆنی برنج بدا لە زیاتی هەر ڕۆژێک بۆ ماڵە هەژارێک یان 3500 4000 دینار بدا لە زیاتی هەر ڕۆژێک بۆ هەژارێک ئەوە بۆ ماڵە هەژارێک دروستە هیچ کێشەیەکی تێدا نیە بە کامیان دڵت ئاو دەخواتەوە هەردوو مەسەبەکە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ و زانایانیشی تریش کە کەمترن و زانایانی سەدە من ئەم فتوایان داوە بەتایبەت بۆ ئافرەتان ئەرکیان لەسەر شان سوک کردوون ئەوە هەردووکیان لەبەردەستایە تۆ بە کامیان ڕەفتار بکەی دروستە بەڵام باشتر ئەوەیە قەولەکەی ئیمامی شافعی ئەگەر ئافرەت بە عەمدەن ڕۆژەکانی نەگرتنەوە ساڵی دوای ئەم مانگە ڕەمەزانە تەمەن درێژ بێ بیانگرێتەوە ئینشاءالله و لە زیاتی هەر ڕۆژێکیش کە بە عەمدەن نەیگرتوێتەوە لە ساڵی بەردەمیە کەفارەتی ڕۆژێک بدا ئەمە مەسەبی ئەهلی سونەت و جەماعەتە مەسەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ و زانانی تریش ئەو فتوە ئاسانەشیان دابوو کە عەرزم کردن هەردوولا لەبەردەستی خۆتدایە.